بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان خوشويستان وإما لخزمت كتابي نيابي أذكار إمام النووي. إمام النووي فرموي إنسان كاتك تعزباري أكال كسك دروست بولا فظان بك كبيغمري خواه صلى الله عليه وسلم كردوتي يا بهر وشي يكتر أجركي دسكي گرنگ ئەوەیە تەعزیەباری لە بەرامبەر کردبێ و دڵی بەرامبەری هێواش کردبێتەوە. ئەفەرمێ کۆمەڵێ قسەی پیا و گەورەکان لە بکاتی تەعزیە بۆی نەقڵ کردین، هەندێکی ترمان بۆ نەقڵ ئەکا. ئەفەرمێ حومەیدی عەرەج گێڕاوێتەوە کە سەعیدی کوڕی جوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوا لەبێ کوڕێکی وەفاتەکە. ئەفەرمێ سەیری کرد و وتی وەڵڵاهی ئەمە ئەزانم خەسڵەتێکی تایە، ئەو خەسڵەتە زۆر خەیرێکی گەورەی تایە، زۆر خێرەکە گەورەیە، ئەو خەسڵەتە زۆر گەورەیە. وتی خەسڵەتەکە چییە؟ فەرمووی وەڵڵا ئەمەیەکەوە ئەمرێت و ئەڕوا و لە لای خوا قبوڵی ئەکەمەوە، هەر خۆی بۆ خۆی ئەمە ئەجرێکی زۆر گەورەیە. حەسەنی بەسری ئەفەرمێ پیاوێک زۆر ناڕەحەت بوو بۆ مناڵەکەی خۆی کە وەفاتی کردبوو. هاتە خزمەت حەسەن و شکایەتی حاڵی خۆی کرد، وتی وەڵڵا حاڵم زۆر خراپ بۆ مناڵەکە. حەسەنی بەسریش فەرمووی ئەو کاتێک کە مناڵەکە هەبوو لەگەڵ تا بوو هیچ ڕۆژێ هەبوو غائب بێنێتەوە درەنگ بێتەوە، وتی ئەرە وەڵڵا قوربان زوو ڕۆژ نەهاتەوە درەنگە هاتەوە. فەرمووی زۆرتر لای تۆ بوو یا زۆرتر لە غائبیا بوو؟ وەڵڵا خۆ هەموو لە حەزەی لای من نەبووە، مدەتێک لە لای من بووە، مدەتەکانی تر یا لە کار بووە یا لە کەسابەت بووە لە ئیش بووە دوور بووە لە من. فەرمووی دەی بزانە ئەم جارەش وەکو جارەکانی تر ڕۆشتووە، هەموو جارەکانی تر تۆ کەمێک قەلەق بوویت و ئەو هاتووەتەوە، ئەجرێکی کەمە وەرگرتەوە، بەس بەخوا ئەم جارە ئەجرێکی زۆر گەورە وەرەگری، چونکە ڕۆشتووە و بە ئەجرێکی زۆر گەورەوە ئەگەڕێتەوە لای تۆ. ئەفەرمێ دڵی کابرا هێواش بووە لە خزمەت حەسەنە و فەرمووی خوا جەزات داتەوە، ئەی ئەبا سەعید بەڕاستی ئەو موسیبەتە و ئەو بارە قورسەی کە لەسەر شانە بوو هێواش بوویەوە. عومەری کوڕی عەبدولعەزیز کوڕێکی هەبوو بە ناوی عەبدولمەلیک. طبعا عەبدولمەلیک هێشتا باڵغ نەبوو، لە 14 ساڵیە وەفاتی کرد. زۆر کات دەیانوت ئیمامی عومەر بە دوعای خۆی کوشتی، هەمیشە دوعای کردی خوایە ئەم مناڵەم تووش یەک گوناهیش نەبێ، یەک گوناه. پێشەوەی باڵغ بێ وەفاتی کرد دوعاکەی گیرا. عەبدولمەلیک زۆر ئامۆژگاری کارێکی بەقووە بوو بەسەر باوکیەوە، حتا باوکی کاتێک کە بوو بە خەلیفە هاتەوە زۆرمان بوو، ویستی ڕاکشێ کەمێک چاوی گەرم کرد و عەبدولمەلیک هاتە سەرسەری، وتی باوکەوە چییە بەتەمای بخەوی، ئەمری هەموو ئیماندارەکە و سەرشانی تۆ ئەخەوی. ئەڵێ وتی وەڵڵاهی ڕۆڵە ئەمویست بخەوم وا نەخەوتم، ئەچم بە دەرب کاروباری ئومەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. هەمیشە یەکێک بۆ لەو کەسانەی کە بیری ئیمامی عومەری زۆر شتی خستووەتەوە عومەری کوڕی عەبدولعەزیز. بۆیە ئەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد ئیمامی عومەر زۆر بێتاقەت بوو، عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر پێ ناڕەحەت بوو. ئەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد هەستیان ئەکرد کە ئەم پیاوە ئەوەندە ئولفەتی لەگەڵ مناڵەکەی و مناڵەکەی ئەوەندە باش بوو بۆ شێوازە. ئەفەرمێ عومەری کوڕی عەبدولعەزیز لەسەر قەبرەکەی وەستا فەرمووی وەڵڵا ڕۆڵە ئەمەی کە بەسەرتا هاتووە ئەمزانی، ئەوە نەبوو شتێک بێ نەیزانم و ئەوانە چاک ئەمزانی، ئێستش کە ڕووی داوە ئەمزانی ئیلا بێ ڕۆژێ بمری خۆ بۆ کوێ ئەڕووی، ئێستش کە ڕووی داوە خۆمی لێ هەڵ ناکەم وابزانم ئیتر ئەم شتە بە حیاتینە ئەبوو ڕووبدا و بیکەمە هەڵا و خێرە هیچ قسەیە ناکەم، بێ ئەمری خوا جەل جەلالوهو ناکەم. ئەفەرمە جارێکی تر لەسەر قەبری عەبدولمەلیک وەستا بوو، فەرمووی کوڕم ڕەحمەتی خوا بەسەرتا داباری، بەخوا کە تۆ هاتیتە ژیانەوە زۆر پێت دڵخۆش بوو و لە ژیانیشا ئەو زەمەنەی کە پێکەوە بووین زۆر چاکە کار بووی لەگەڵ منە، زۆر باشی گەورە بووی، بەخوا ئێستاش ئەمەوێ زۆر باشی خوا حافیزی لێ بکەم، لە هەموویانە جواب بدامەتەوە لە مەشانە هەر جواب مەدەیتەوە کاتێک کە خوا حافیزی لێ یەکەم. مەسلەمە ئەفەرمێ کاتی عەبدولمەلیک مرد عومەر هات دەموچاوی لابرد و سەیری دەموچاوی کرد، وتی ئەی ڕۆڵە ڕەحمەتی خوا بەسەرتا دابارێ، وەڵڵاهی ئەو ڕۆژەی کە موژدەیان پێدام کە تۆ لەدایک بووی ئاوا دەموچاوم لادایت و تێر سێرم کردی زۆر دڵخۆش بوو و لە عومریش تاکە عومرت کرد هەر بە دڵخۆشی زۆر دڵم پێت خۆش بوو، ئێستش ئەم ساعەتە کە تۆ بۆی ئەڕۆیی واللهی لە دڵما هەر وەکو ئەو سەعاتانە ئەوهایە کە تۆ لە ژیانە و یا کاتێ لەدایک بووی، سەری ئەو دڵەکە ئەو تەوەکوولە قایمەک.
ئەفەرمێ وەڵاهی یەقینم هەیە لە پێش منەوە ئەڕۆی لەوێ هەمیشە بانگی من ئەکەی بەرەو بەهەشت دڵنیام لەوە کە لە پێش منە هەنگاوت ناوە چاوەڕێ ئەوەکەی و بانگم ئەکەی بۆی منیش بە دواتا بێم. ئەبوو حەسەنی مەدائینیە فەرمێ چوومە لای عومەری کوڕ عەبدولعەزیز کوڕەکەی لە ئێش و ئازارێکی زۆر ناڕەحەتیاو. ئەڵێ عومەر پێوت وتی ڕۆڵە چۆن خۆت ئەبینیتەوە؟ وتی بەخوا باوکە لەسەر حەق و ڕاستیم. وتی دێ وەڵاهی کوڕم تەسەوور ئەکەم خۆی گەورە تۆ بە کامیلی بخاتە ناو میزانەکەم ناو میزانی منی زۆر پێ قورس بێ خوا ڕۆڵە سەیری ئەومە کە میزانی تۆ لە قیامەتا بە من قورس بێ ئەوەندە جوان بگەڕەوە لای خوددا هەتاوکو میزانی من قورس بێ بە تۆ. جوێریە ئەسما ئەفەرمێ سێ کوڕی شەهید بوون سێ برای شەهید بوون. ئەفەرمێ زۆر ناڕەحەت بوو. ئەڵێ دایکیشیان زۆر پێ بێتاقەت بوو. جارێکیان پێکەوە ئەم پور و با بڵێن ئەم خوشک و ئەم دایکە ئەفەرمێ چوونە بازار پیاوێکیان بین. پیاوەکەش کە ئەوانی بینی ناسینیەوە وتیان تۆ لە جەنگەکە لە توستەر تۆ لەگەڵ ئەوانە بووی لەو جەنگە لە جەنگێک لەگەڵ فارسا کرا هەرسێکیان شەهید بوون. ئەڵێ وتی ئەرە وەڵڵا ئەی دایکە منیان لەگەڵا بوو. کوڕەکانم چۆن بوون؟ پشتیان کردە دوژمن کوژران یا سنگیان لە دوژمن بوو؟ بەخوا دایکە سنگیان لە دوژمن ئەو کوژران. وتی دەی من هەر ئەوم ئەوێ لە حوزوری خوایە جەل جەلالوهو کە ئەم مناڵانەم سنگیان دابێتە بەر تیر و بەر شمشێر بۆ ئەوی لە پێناوی خوا شەهید بن نەک بەر پشتیان کەوتبێ. خۆم مناڵەکانی خۆم نەبینیوەتەوە. دەی وەڵاهی ئێستا ڕۆڵە زۆر خۆشحاڵم بەوەی کە سنگی مناڵەکانم بەر تیر و شیر کەوتووە نەک پشتیان. زۆرێکی تر ئەم بابەت و بەسەر هاتانە هەموو ئەبێتە تەسلیە بۆ ئینسانی موسڵمان کە بۆ ئەکرێ ئینسان بچێتە عەزایەکی کەسێکەوە قسەیەکی عومەری کوڕ عەبدولعەزیز نەقڵەکە قسەیەکی حەسەنی بەسری نەقڵەکە ئەم پیاوە گەورانە کەلیماتی جوان هەبوو لەسەر دنیا و مردن و ژیان و مردن و ئەم کەلیماتە جوانانە بەکارهێنێ هەموو ئەبێتە عەزا هەموو ئەبێتە تەعزیەباری هەمووی ئینسان ئەجری لەسەر وەرەگرێ چونکە عەزا خۆی بۆ خۆی سونەتە تەعزیەباریکردن لە یەکتر سونەتە و هەر کەلیمەیەکیش لەم پێناوە دڵی بەرامبەرەکەت هێواشەکاتەوە ئەوە هەدەفەکەی پێکاوە چونکە لە تەعزیە مەقسەد لە تەعزیەکە دڵنەواییکردنی زیندووەکانە و دوعایەکی خێرە بۆ مردووەک هەموو کەلیمەیە کە دڵی ئەوان زیندوو کاتەوە دڵی ئەوان هێمن کاتەوە هادئ کاتەوە ئەبێتە تەعزیەباری و ئینسان ئەجر و پاداشتی لێ وەرەگرێت. بۆیە ئیمامی نەووی ئەفەرمێ ئەم بابە ئاثاری زۆر تایە خۆتان دەتوان بگەڕێنەوە سەری ئەڵێ ئەمە تۆزێکم بۆ باسکردن بۆی لەم تۆزەوە زۆری تر هاوێنەی ئەمانە ئەم کەلیماتە جوانانە لە پیاوە گەورەکانەوە بیستن و ئینسان دڵی بەرایی بۆ بێ و هێواش بێتەوە و هادئ بێتەوە. خوای گیانداوە لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. ئەم کەلیماتە جوانەی ئەم پیاوە گەورانە کە لە خزمەتیان نابووین خوای بیکەرە چرایەکی ڕۆشن بۆ دڵمان چرایەکی ڕۆشن بۆ ناوگۆڕمان یا ئیلاهی بیکەرە چرایەکی ڕۆشن بۆ ساحەی مەحشەرمان و بۆ ڕۆژی زیندووبوونەوەمان ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي مني شوئي وجبوري وخالي من قبولك.